بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و دابڕانی خوێندنەوە خوێندکار لە قوتابخانە و مامۆستا لە وتنەوەی وانەکانەوە بەتایبەت لە ماوەی ئەم 2 ساڵایە هیچ خولێک نەکراوەتەوە بۆ پێگەیاندنی مامۆستایان بۆ شێوازی وتنەوەی وانەوتنەوە بۆیە یەکێک لە مامۆستاکان کە بەڕێوەبەری پەروەردەی شارباژێڕە بەڕێز مامۆستا لەتیف ئەو کاری کردو لەسەرەوەی کە کتێبێکی داناوە لە ژێر ناونیشانی میتۆدەکانی وانەوتنەوە ئەو لە کتێبەکە ئاماژە بە هەندێک لە ڕێگاکانی وانەوتنەوە کات و بەتایبەت ڕێگانویەکان بە وتنەوەی وانەی ئەو بابەتانی کە لە لای مامۆستایەوە چۆنێتی مامەڵەکردنیان لە نێوپۆل لەگەڵ خوێندکارانە کتێبەکەی لا چەند ڕۆژی پێشەوە بڵاو کرایەوە و بە ئامادەبوونی زۆرێک لە مامۆستایان و کەسایەتە دیارەکان بەشداریان کرد و لەوێ ئاماژە بە کتێبەکەی دراو و پێشکەشکرا بە میوانە بەڕێزەکان. دیارە بێگومانم کتێبە سوود و تایبەتمەندی خۆی ئەبێت هەم بۆ مامۆستایان و هەم بۆ وتنەوەی وانش لە ئێستادا کە بێگومان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا بۆی بارودۆخی تەندروستیەوە دیارە زۆرێک لەو مامۆستایانی کە ساڵانێکی زۆر چەندین خولیان بینیوە لە ئێستای خولانە بە تەواوەتی ڕاگیراون بۆ قسەکردنی زیاتر لەسەر کتێبی میتۆدەکانی وانەوتنەوە لە ئێستاە زۆر بەڕێز مامۆستا لەتیف حسێن کە بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارباژێرە ڕاستەوخۆ لەڕێی تەلەفۆنەوە لەگەڵمانە. مامۆستا لەتیف سلااو لێ بێوارەت باش بە. سڵاوتان لێبێ ئێوارەتان باش زۆر سپاس. سڵاو لە تۆ ئێوارەت باش مامۆستای گیان با قسە بکەین لەسەر کتێبەکە و ناوەڕۆکی کتێبەکە و میتۆدەکانی وانەوتنەوە خۆی لە چی بینێتەوە کتێبەکە. بەڵێ زۆر سپاس کاکە کوردۆێوارەی جەناب و بینەرانی عزیزی کوردساتیش بەڕاستیدا کتێبی میتۆدەکانی وانەوتنەوە کە لە ئامادەکردنی بەندەیە ماوەی حومانگێک زیاتر من ئیشم لەسەر کرده بوو بە درێژایی لە یەکەم ڕۆژی دەستبەکار بوون وەکو بەڕێوەبەری پەروەردەوە دوای سێرس و گەڕانێک بەناو قوتابخانەکان و مامۆستەکانەوە بۆ هاتە بەردەم کە من دەبێت بەڕاستی خۆم زیاتر ماندوو کەم لەوەی کە مامۆستایانم پێویستیان بەوەیە کە دەستگیرۆیی زیاتر بکرێن بە تایبەتی لە ڕووی معنەوی لە ڕووی هزریەوە لە ڕووی هەندێک پەیداکردنی هەندێک سەرچاوە بابەتەوە بۆی بتوانن زیاتر خۆیان ئامادە بکەن ئینشەڵڵا بۆ ساڵانی داهاتوو. خۆتان دەزانن جەنابەت وەکو لە پێشکەکە ئاماژەت پێ کرد ئێمە 4-5 ساڵێکی زۆر سەختمان تێپەڕاندووە هەم بایکۆتی مامۆستایان بەهۆی خراپی بار و گوزەرانیان قەیرانی دارایی دوایەوەش 2 ساڵ قەیرانی کێشەی تەندروستی و کۆڕۆنا وای کرده بوو کە بەداخەوە نەخوێندن و نە پەروەردە و نەفێرکردنمان وەکو پێویست نەبێ و بار و گوزەرانی ئێمە وەکو پێویست نەبێ کەم هەموو بار و دۆخە نەخوازراوە هەبێ بێگومان مامۆستا بەس سریای ئەوواکە ژیان و گوزەرانی مناڵەکانی خۆی وە کۆمەڵێک شتی پێداویستی خۆی دابین کە هەموو هەمەکانی بۆ ئەوە بێ و فریانەکەوێت نەپەرژێتە سەرەوەی کە هەوڵ بدا بەشێک لە شتانی کە پێویستەکە بۆ کارەکەی بۆ پیشەکەی کە گەورەترین و پیرۆستترین کارە فریاوانە نەکەوت بۆیە هەمومانی خستە بەردەمەوەی بەرپرسیارەتیشی گەورەوە کە ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە سواز بخۆ لە قەیرانی کۆرۆناوە وردە بەرە و کۆتایی خێرانی دارایی شەڕنگ دەبێ ئێمە خۆمان ئامادە بکەین بۆی کە دەست پێ بکەینەوە. ئێستا کەرتی پەروەردە گەورەترین زیانی بەرکەوتووە و ئەم کەرت زیانەش بەڕاستی ڕەنگە قەرەبۆکردنەوەی هەروە ئاسان نەبێ بۆیە پێویستمان بەوەیە هەر کەسە لە لای خۆیەوە هەر کار یەکەمان لای خۆمانەوە شان بدەینە بەر ئەم بەرپرسیارەتێک کە بەرپرسیارەتێکی مێژووی ئەخلاقی گەورەیە بۆی بتوانین شانی بدەینە بەر بەشێک لەم زیانەر کەسە لای خۆی کە بکاتەوە هەموو ئەمانە بەرمەبنای ئەمانە وای کرد کە من بتوانم بیرێک لەوە بکەمەوە ئەم کتێبە ئامادە بکەم بۆی زیاتر مامۆستایانی بەڕێز پێی ماندوو نەبن و بتوانن لە کتێبێکی قەبارە بچووک و ناوەڕۆکە هەوەکو هەوڵێکی متوازەهانەی خۆم لەگەڵ ئەرکێک وەزیفەتی خۆما کە بەڕێوەبەری پەروەردەیەکم ئەمەش وەکو خزمەتێک وەکو خزمەتکارێک خەبەردەبین مامۆستایانی بەڕێز. بەڵێ مامۆستا لەتیف چۆن ئەم کتێبە بەرچاوڕوونی ئەبێت بۆ وانەوتنەوەی مامۆستایان لە ئایندە وەکو زانین کە 2 ساڵە ڕەوشی وتنەوەی وانەواروە پەروەردە گرفتی زۆری بۆ دروست بووە بۆی ڤایرۆسی کۆرۆنا ئەم کتێبە چۆن بەرچاوڕوونی ئاێت هەم بە مامۆستایان و هەم بە خوێندکاران. بێگومان مامۆستایانی بەڕێز حتمما ئێوەش دەزانن کە مامۆستایانی بەڕێز بەشێکی هەرە زۆریان ڕێگاکان و شێوازەکانی وانەوتنەوە میتۆد و مۆدێلەکان و شێوازەکانی وانەوتنەوە دەزانن و بەڵام بەداخەوە لە سیستمێک کا دەژین کە ڕەنگە وەکو پێویست نەیتوانی بێ ئەم جۆرە لە شێوازانە ئیشی لەسەر کە بۆیە ڕەنگە زۆر جار لە بیرچوونەوە یا مەسەن پەنانە بنە بەر
ئەم شێوازانەوەی کردبێت کە کاری لەسەر نەکرێ بۆیە ئەم کاری من دەبێتە بە چاوڕوونیە کە بۆەوەی کە بتوان ئەم زانیارانە ئەپدەیت کرێتەوە و جگە لە میتۆدەکانی وانەوتنەوە من هەندێک بابەتەکانی تری تایبەت بە فەلسفەی پەروەردە تایبەت بە پێگە و مەکانەتی مامۆستا لەناو کۆمەڵگا و ئەرکەکانی و بە پرسیارەتێک گەورەکەی هەموو ئەمانم لە کۆمەڵێک سەرچاوی کوردی خۆمانەوە کە کۆمەڵی خەڵکی باش و ئازمون توانیانە لە چەندین کتێبی قەبارە گەورەدا بیان نووسن من هەوڵم داوە کورسیان بکەمەوە بۆی بتوانن بە چاوڕوونیەکی زیاتر بداتە مامۆستایان و دوجار کە مامۆستایانی بەڕێز ئەم زانیاریانە ئەبدەیتە کاتەوە دوجار کاریگەری باشی دەبێت لەسەر ئاستی زانستی خوێندکاران وی بتوان بە ئاسانترین شێوە لەگەڵ کەسایەتی خوێندکارەکەی لەگەڵ کەسایەتی خوێندکارەکانی و بۆ دانیشتن و تەبیعەت و سروشتی ناو پۆلەکەی قوتابخانەکەی تەنانەت ئەو شوێنانی کە جیاوازن لە یەکتری هەموو ئەمانەوە کە مامۆستانی بەڕێز بتوانێت بە چاوڕوونێکی بێ بۆی خۆشی ئەو پاشخانەی کە هەیەی ئەو پاشخانە معریفی کە هەیەی لە ڕووی پیشە زانستی پیشەکەی بتوانێت وردەکاریان لەسەر بکە تا بتوانێت وەکوتم هەمومان لە لای خۆمانەشانی بدەینە بەر مامۆستا ئەمەی پرسیاریەوە کەم ئەمیان هەر بۆ خۆشی ئەبوو لە سەرەتایی دەستپێکی قوتابخانەیە بۆیە بەڵام قوتابخانە تەواو بوو اینجا بڵاوت کردەوە ئەگەر لە سەرەتای بۆیە ڕەنگە باشتر بوو و پرسیارەکەشم ئەوەیە بوونی کتێبەکان هەر بە تەنها خۆیان گرنگ نین بەڵکو پێویستیان بە وتنەوەی خولە بۆی زیاتر مامۆستایان تێبگەن لە بابەتەکان چیتان کردو لەسەر ئەمە بەڵێ وڵا کاکە کوردۆ سەرنجەکەت باش و بەڵام خۆشتەزانی با بێویژداری نەکەین خۆتەزانی ئەم ساڵ خوێندنمان زۆر کەم بوو و جەنابیشت دەزانی ئاوڕێکی عەزیزی من ماوەیەکی کورتە لە وەکو بەڕێوەری پەروەردە دەست بەکار بووم خۆتەزانی لە بارودۆخێک کارچووم و من لەو بارودۆخە سەختەشە توانیم لە تەنیشتی ئەرکەکانی خۆمان کە ئەرکە وەزیفێکی ویلایەکی خۆمان دەستەکانە خۆش بکەم کەوتە کۆتایی ئەمە وەکۆی کە ئامادەکارێک بکەین بۆ ساڵی داهاتوو تەنها عینەکە ئەوە بوو و فعلەن پێم خۆش بوو چکە خۆتان دەزانن هەموو ئەم ساڵ یعنی ئەگەر حسابی بکەی سی بۆ 40 ڕۆژمان نەمانتوانێت ناو کەمپەسەیە لە ناو پۆلەکانە وانەکان بخوێنینەوە خۆتان دەزانن بارودۆخ چۆن بوو بەڵام دڵنیام ئینشەڵا بە نابێتە بەربەستەوە واکە ئەم کاری من بێتە هاندەرێک بۆی کە خەڵکی تر زۆر لەوەی من باشتر بکە زۆر لەوەی من جوانتر بکە زۆر لەوەی من بەهێزتر بکە بۆی بتوانین هەمومان هەر کەسە لای خۆی بەپێی توانای خۆی ئەمە توانای من بووە بێگومان ئەمانە هەمووی بە دڵنیایەوە چێتە خزمەتی ئەو پڕۆسەی کە هەمومان قەرزاربارین هەمومان سودمەندە بین و خزمەت گوزاریەکە بۆ هەمومانە و ئەوەش دەزانین ینی خوێندن و خوێندکاران لەناو پۆلەکانە ئەنیوای کرده بوو بەشێکی زۆر لە پرۆسەکە جۆرێک لە جۆرەکانی فریزبوونی تێبکەوێت بەڵام خۆتان دەزانن بارودۆخەکەوای کرده بوو هەر نەکەل لە کوردستان لە دەرەوەی کوردستانیش وای کرده بوو کە خوێندن بە جۆرێک لە جۆرەکان بکرێتە بەردەم مەترسیەوە ئەوەی ئەم ساڵیش کە لە کوردستانە تێپەڕی بەڕاستی منهەج و خوێندنەکە وەکو پێویست نەبوو و مادەکان و بابەتەکان وا بە شێوەیەک کورتکرانەوە کە هەر فریایەوە کە ئەو 3 ڕۆژ و تەناوبەی کە فریا کەوتین لە خوێندن بۆ ئەمانە کۆمەڵێکشتن کە دەتوانن لە داهاتوایشیانە سەر بکەین. مامۆستاگیان سوپاس بۆ بەڕێزت مامۆستا لەتیف حسێن بەڕێوەبەری پەروەردەی شارباژێر و نووسەری کتێبی میتۆدەکانی وانەوتنەوە بە هیوای کاری باشتر و کاری جوانتر دووبارە سوپاس بۆ بەڕێزە